ئەمە ئەو شوێنەیە کە بڕیار وایە بکرێت بە دەواازەی بازرگانی نێودەوڵەتی سازان سەرز بدەن چ دەشتێکی پانوبەرینی هەیە ڕووبەرەکەی 54 دۆنمە دەتوانرێت سەدان بار هەڵگری گەورە لێرە پارک بکرێ هۆتێل و مۆتێل و خزمەتگوزاری گشتی لێ بنیا بنرێ بازارچەی لێ دروست بکرێت دایان و سەدان نووسینگە و دوکانی بازرگانی لێرە دروست بکرێت جموژوڵێکی زۆر گەورەی بازرگانی دروستە بێ ینی ئەم دەواازەیە بەڕاستی بکرێتەوە زۆر گرنگە چونکە بۆچی لەبەرەوەی هاتوچۆ و کاتی هاتوچۆ و گواستنەوە زۆر کەمە بێتەوە ینی بە دوو کاژۆرونی و بۆ دوو کاژێر و چل خولەک لە سنتەری پارێزگای کرماشانەوە دەیتە سنتەری پارێزگای هەڵەبجە تێکی گواستنەوە زۆر کەمە بێتەوە خۆر ئەوە نییە 200 بۆ 300 بار هەڵگرتوبێتی ناو شاری هەڵەبجە کاریان بۆ دۆزرێتەوە هۆتێل و مۆتێل و چێشخانە و ڕێستۆرانت و کافێ و خواردنگە و چەندی خزمەتگوزاری گشتی و تایبەت لە ناوچەکە دروستە بێت جموجوڵێکی زۆر گرنگی بازرگانی لە ناوچەکە دروستە بێت ئەو کاتە هەڵەبجە لە ناوچەیەکی گۆشەگیرەوە دەبێتە ڕێڕەوێکی گرنگی بازرگانی دەتوانین بڵین هەموو ڕێگەکان دەچنەوە هەڵەبجە. ئەمەش ئاوی ڕووباری سیروانە لەبەرەوەی ئێران ڕێڕەوی ئاوی زۆر گۆڕیوە و بەنداوی زۆری دروست کردووە سەرنج بەم بزانن ئاوەکەی چەندی کەمی کردەوە ئاوەیە کە دەڕاتەوە دەریاچەی دەربەنیخانویشێکە لەسەر چاوەکانی دەوڵەمەندکردنی دەریاچەی دەربەنیخان ئەو بەر ئێرانە هەمووی 20 مەترێکمان بینە ئەم بەریش عێراقە ئەوەی کە دەیبینن لە دیمەنەکانە ئەوە پاشماوەی پردی سازانە بڕیار وایە پردێکی نوێ دروست بکرێ خۆگەرە و پردە دروست بکرێ ئەوە ئیتر جموجوڵێکی زۆری بازرگانی لە ناوچەکە دروستە و ناوچەکە زۆر بەباشی ئەگەشێتەوە ئەگەر ئەوانەی وتمان جێبەجێ کرا ئەوە ئابووری ئەم ناوچەیە زۆر باشیە بژێتەوە خۆگەر نەکرا جگە لە هەناسە ساردی و سەر لە خاندن هیچ شتێکی دیکەمان بۆ نامێنێتەوە.